لە ڕۆژ ئاوا کردووە بەڵام باس لێرەدا باز لەوە دەکرێت کە مەترسیەکانیش لەسەر فیدراالێت و لەسەر ڕۆژ ئاواش دیسانەوە زۆرن کەواتە لەم کاتەدا کورد پێویستە چی بکە بۆی بتوانێت ڕوبەڕووی ئەم مەترسیانە بێتەوە یان نەخێر کورد پێش ئەوەی ئەم کارانە بکە خۆشی ئامادە کردەوە بۆی بتوانێت ڕوبەڕووی مەترسیەکانی سەری بێتەوە بڕاستی ئەبێ کورد لما بدوا بتايبت دوي ريجر راجهندني هنجاوي جرينج فيدراليات اتوان بلا نو مالي كردي يكبون رخصن نو مالي كردي لقال همو لا كاني كأس الرجاوي كردستانا سلوي هذه هي حزب كان هسه بينج حزبي جرينج انا هو بندي بيالين هوبندي اجتماعي كرد لسوريا هروها شوار حزبي ديكشن بارتي شابن وكو رخصنا كي بو خوينا وكردونا هروها رخصنا كان ديكشن هي دولة فيدراليتي بيديه تنها نخير ام فيدراليا او ده حزب تدا بجدارن ام فيدراليا براستي يعني اخوي في باكيكي كرساني تركيا خوي سلنا وشاركاني الين باكيكي لويا خوي خلق برخدونين كامروش الرجاوي كردستان خوي بياده لهمو شونكنيه الين بياده كبراسي من اتوان بلم او زور بو ميجور راستنا كان بو من الين الرجاوي كردستان بياده پیشنهار کردووە ئەو پیشنهاری پەیەدا لە مەجلیسێکی تەشریعی قبول کراوە پەسەند کراوە لەبەرەوەی معقول بوو لەبەرەوەی پەیەدا بڕێ ساڵح مسلم ئەو کاتە کەلگارا بوو رژیمی سووریا داوای ئەو کردبوو کە وەکو ینی ئیعدام بدە بەڕاستی ینی ئەمڕۆ ئەو کاتە لەو کاتەوە ئامادەکاری خۆی کردبوو کە دوای هات بوو ڕۆژاوای کوردستان و دەست بە پرۆژەی خۆی کرد کە بە سەرپەرشتی پەیەدا بەڵام پەیەدا وەکو حزبێکی دیکتاتۆر و ئەوە خۆی بکە هەموو شت پەیەدا نییە و ئازانم ئەمڕۆ ئەو ڕاگەهاندن ئەو عەرەب چیچان تورکمان ئەرمەنی ئاشور هەموو تێدا بوون ئەوەنە پەیەدا نین بۆیە من ئەڵێم ئەمە فیدرالی ڕۆژاوای کوردستانە و باکووری سووریایە وەکو برێز حاجی باسی کرد گوتی لە زۆر شوێن هەیە هەموو پێکەتەکانی عەرەبەنانی بۆیە وەکو شەدادی وەکو نزیکی ڕەقا وەکو عین ئەیسا ئەمانە هەموو لەبەرچاون بۆیە من ئەڵێم پەیەدا نین بە ڕۆژاوای کوردستان بە خوێنەی شەهیدان بە یەپەگە بە یەپەژە بەو بەرخودانی ئەمڕۆ ئەم فیدرالیا بوو و ئەم فیدرالیا پێشکەش بە ڕۆحی شەهیدانی حەلەبچە ئەکرێت لەبەر ئەوەی لە ڕۆژی کۆمکۆژی حەلەبچە کۆنگرە ئەم فیدرالیا لە ڕێمیلان بەسرا و ئەمڕۆ کە خەڵکی ئێمە کاتی 26 ساڵ لەموبەر کە لێرە دڵیان ئەوە بوو لە حەلەبچە ئەتوەڵە من ئەم فیدرالیا بە وەڵامێک بوو قەتلی عامی حەلەبچە و بۆ ئەوەی نەیێران بزانە من گەلی کورد هەر هەیە گەلی کورد سەریدانانێ بۆ ئەوان بەڕێزۆس بە خوێنی خۆیان بەرگریان لە خاشی سووریا و لە ڕۆژ ئاوا کردووە وانیان هێش دەستی ڕۆژی تیرۆریستانی داعش بگاتە ئەوێ بەڵام لە ئێستادا باز لەوە دەکرێت کە لەمە دوا پێویستە کورد لە قۆناغی شەڕکردندا لە تەنیشتی ئەوەدا قۆناغێکی تر لە بواری دیبلۆماسیەت بکاتەوە و پەیوەندیە دیبلۆماسیەکانی بۆ پاراستنی ئەو ئەزمموی کە بەنیازەوە بنیاتیشی ناوەوە دەستی پێکردو کاتە چ پێویستە بۆ ئەوەی کە کورد لەوێ بتوانێت پەیوەندیەکانی و بینایی پەیوەندی دیبلۆماسیەکانی لە ئەگەڵ وڵاتانی دنیا بکە لە ئێستادا کە تەنها لە ڕووسیا نوێنەرایەتیان هەیە دەکرێمە چۆن ئەم فراوانیە بکرێەوە چۆن پەل بەهاوێتەوە بتوانێت ئەزممونەکەیان زیاتر پتەوتر بێ من پێم وایە وەکو چۆن سەرەتا بەرخودان وەک چۆن بەرخودانی کوبانەی ناوی شەروانان بە هەموو دنیا ئەو ناساند و هەموو پێشوازیەکی باش لە شەروانانیان کردنەوە یەپەکە و یەپەژە ئەتوانم بەڵام لە دیبلۆماسیەتشی بە هەمان شێوە و لە سیاسەتجی هەر هەمان